في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا. في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه. لا فقه العبادات جيشنا باب الصيام أو الصوم. كتاب الصومش سن أبوابك من كتاب الصوم خين جيشنا مسألة حكم من فعل شيئا وزام ليه راوستين ولا أبو شتێک ئەگەر کەسێک ئەگەر یەکێک لەوانەی کرد کە ڕۆژی پێ ئیفتار دەبێ سێ مەرجی هەیە لەوەی ڕۆژەکەی پێ ئیفتار بێ و ڕۆژەکەی باتڵ بێ و ڕۆژەکەی حسێب نەبێ. یەکەمیان عن ذیکر بی نابی کابرا لە بیری چووبی بە ڕۆژیان، یعنی کە ئاو دەخواتەوە یان شتێک دەخواتن عن ذیکر دەبێ بزانێت لە بیری بێتن کە بە ڕۆژوە ئەو جە ڕۆژەکەی دەشتێ. دووەمیان الاختیار بإكراهج ناشتي على قول الصحيح. سيميان بعلم دبي كابرا علمي بوا هبك أو شتا مفترا أو شتي كذيكا أو فعلي كذيكاتن أو روجك في بطال دبي. مثلا كابرا زغارة شيش نازعين زغارة روجو كذاشتينيان لا أصل ذاك زغارك حرامي شبلام حرام فعلي حرام روجي داشتينيان على قول الصحيح محرمات أجد لداخلي مفترض نبن لو أنا نبن نايشتني بلام صغارة بعلتي أويناك حرام بعلتي أوي كوا شبيه أكل وشربة اشتيك دستنا وجوف دستنا هناي أو إنسانة وديت دروا بهما لبر أوا في أنواع رجوع كذا اشتني يعني كعبرة دبي علمي بوا هبيتن أو رجوع كيف يبطل دبي ياخذ إنزال الشهوة كعبرة خوي بتال بكاتن شهوي خوي بتال بكاتن علمي دبي بوهبه او الرجو كي بتال لك اجا عن جهله كرد بي خوي قرا ليه محاسبه للسناك ان شاء الله. دينا سر تنشتيشتر سنن الصوم لقى مكروهات سنن كان يكمن سحور دوميان تاخيره سحور كردن باشو كردن وتاخير كردني باشو كاو سنتها لقى يسميش من تعجيل افطار لمجتمعي خمان أو سنة تطبيق ذاكين وانيا زو هموي تطبيق ذاكين بابا ايش تطبيق ذاكين تأخير ذاكين هتا بربانجي بيعني أو زا هاش شد خريتن بعدم شد خريتن أو تور تصحروا فإن في السحور بركة وزا قولي صحيح وايا هتا بانك داتن لو تيبيخ تصحروا فإن في السحور بركة سحور بكن لبروي بركة للسحور دايا تعجيل إفتاريش فلا كردن لفتار كردن لا يزال الناس بخير ما عجل الفطر بلا اويل دست حتى اويل دست يشتي دي اخوا بلا ما اويل دستي نينا اخوات عليكم السلام ورحمه الله فاويل دست يشي دي اخوا بلا اويل دستي نينا اخوا نابي او كاينت او برداخي كلا دستي تي وتسندي تدا دي اخوا بلا نابي زياترتيك اگر بانجي دا لكاتي السحور كردن صد لدستا بيخو والله اويل سسفري ميخو مادام بانك بلا برداغ قرأ بس نقدو الكافي برداغ كد حاضر بانك داتن بيخو بلام كبانك درا نابي زياتري تيكي واون دي لدستا بيخو او ببر او ذكيت سند و افطار بكاتن لصر روتاب اگر دزنا كود بخورما اگر دزنا كود بأف ومعلومة لا زنابتن له بكرتي قصيلة سلك اشتقني كخلافي للسربي سنة دعاء بكرية لكاتي إفتار لما يقلو السيكا ودعاء ردنا كريت له رب العالمين والصائم حين يفتر كسيكا وبرجوع لو كاتي إفتار ذكاتن دعاكي قبوله وجلايا للاي پروردگار. ششميان الإكثار من النوافل والعبادات زور عبادات كردن استلا آخر دين السر ترايح مسألة ترايح خلاف لمسألة ترايح
حفتميان حفظ الصوم مما يجرحه ينقص ثوابه خۆ پاراستن لەو شتانەی کەوا ڕۆژوو جەرحی ڕۆژوو دەکا و پاداشتەکەی کەم دەکاتەوە هەندێک شتەیە مفتر نییە ڕۆژوت پێ ناشێ بەڵام لە پاداشتی ڕۆژوەکە کەم دەکاتەوە مەسەلەن کابرا بە ڕۆژووە بەڵام دەچێتە بازار یەک ژن ئیزن نادا تەماشای هەمووان دەکەن نەزەری هەمووان دەکەن ئێوە ڕۆژەکەی باتر نییە بە ڕۆژووە بەڵام لاکی هاتە خوارێ بۆ حەدیثی عەلەیهی سڵات وەسەلام دەفەرمێت خوا گەورە پێویستی برسی بکە وانە پێویستی بەوە نییە برسی بکە و دەستە ئاو نان هەرگری ئەگەر چاو زمانی خۆی نەپارست دەبێت خۆ لەو محەڕەماتانە بە دوور بگریتن چەند شتێکمان هەیە مەکروهە لە کاتی ئەوەی ئینسان بە ڕۆژووە ئەنجامی بداتن یەک لەوانە مبالغة في المضمضة والاستنشاق زیادە ڕۆیکردن لە مەضمەضە ئاو لە دەوەرکردن و ئاو لە لودوەرکردن و قیاسەن لەسەرەوەی مەلەکردنیش ئینسان کاتێک مەلە دەکاتن یعنی ئەمان نییە ئاو نەستەگەروی خاستن ئەوەی باسکە مەلە بکە و ئەوانە و خۆی زۆر هیلاک بکە و بێ و بچی بەڵام کابراایك هەلوە خۆی لۆ فێنک بوون دەستە ناو ئاوێ زۆر ئاگای لە خۆی تەبیعیە بەڵام مەکروهە نارن حرامە لەبەر ئەوەی مەخافەتی ئەوەی هەیە ئاو بستەگەروت کاتێک کە بە ڕۆژی مەلە بکەیت جەمع الڕیقی وەبەلعی کۆکردنەوەی لیک و قودانی بامان شێوە مەکروهاتە حرام نییە هەر ئیدەی خۆتە بەڵام ئەوە لە صفاتی ئینسانی بە ڕۆژی ناوشێتەوە تو کابراایکی بە ڕۆژی لۆ ڕەب العالەمین واز لە ئاو خواردنەوە هێناوە ئەو صفاتانەش نەکرێتن ذوق الطعام بلا حاجة تامکردنی چێژ بەبێ حاجەت یعنی زۆربەی ئەوانەی کابانی ماڵن کابانەکەن 11 مانگ ئەتو چێژ لێ دەنێ بەبێ تام لەبەرچی ئەو مانگەی تامی دەکەی ئەو مانگەش وەکو مانگ کایندی بە زە لە لای خوشکان کە ئەو مەحاضەرەمان باس کرد یەکیان گوتی وەڵای فعلەن ئەمن وەمە 11 مانگ بەبێ تام لێ دەنێم بەڵام کە بە ڕۆژیمە شکم لێ هێدرم دەبی ئەوانەبی وتمەوە وەسوەسەکەی شەیتانیە هیچی کەژ نییە وازی لێبینی ئەنی تام نەکە کە تامیشت کرد بە زمان تامیکەی نێلی بستەگەروت یعنی یەک لەو نیعمەتانی ڕەب العالەمین کە زمانە ئەم لۆ قسەکردن هەم لۆ تامکردن بەکاردێ هەم تەوازنی دەوی کە ڕاگرتیە تام لە زمانە نەک لە گەرو نەستەگەروت تام بکەی و فڕی لێ ئەتیادی صيام التطوع ڕۆژوبوونی سنەتەکان چین چەند شتێکمان هەندێک ڕۆژ هەیە کە سنەتن عەلەیهی سڵات وەسەلام زیاد لە ڕۆژەکانی تر تێدا بە ڕۆژوبوو یەکەمیان 6 أيام من الشوال من صام رمضانا ثم أتبعه 6 من شوال فكأنما صام الدهر كله ونيا العشرة بعشر أمثالها ونيا حسنا كردم يك بداية ويا أتو مانگەچ ڕەمەزانی پێبووی بیکە دە مانگ دەکە وەنیا دوو مانگ دماوە کە دوو مانگ ماوە ئەو 6 ڕۆژەی پێ دەبی دەکا 6 ڕۆژ دەکات ساڵێکی کامل لۆ کەسێک کە خوای گەورە لێ قبوڵ بکاتن خوای گەورە لەوانەوە مجێڕی کە لێ قبوڵ دەکەن دوام صوم يوم عرفة لغير حاج كسك حج نسويت حج ڕۆژوبوونی ڕۆژی عرفة يكفر سنتين ماضية ومستقبلة بەڵێ ئەوەلێرە لەبەروەی کابرای حەجات مەوسیمی حەزەکەی ئەیباترە لە ڕۆژە سونەتەکەی لێ لەسەر بینیە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خودوا عنی مەناسیکەکم ئێوە حەجەکەتان بەو شێوە بکەن کە من دەیکەم عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی عەرەفە بەخۆی بە ڕۆژی نەبووە کە لە حاج بوو لە مەوسیمی حەز بەڵێ مادام ئەو بە ڕۆژی نەبووە کەواتە ئێمە بە ڕۆژی نابین لەوێ ڕۆژەدە بەڵێ هەندێک دێن یەکسەر پاش هەندێک لە دوو ناسم تەماشای لێرە دەرێ من صامە ڕەمەزانن ئیمانن حەدیثمان زۆر هەیە لە لەفزەی هەندێکیان دەرێ فأتبعه 6 من الشوال دەرێن لێرکوانە لۆ تعقیبی مباشرە یەکسەر بە ڕۆژی بی لێ دەڵم یەک ڕۆژ تێدا حرامە دووەم مسلم بەڵام ئەیامت لە عرفە یعنی ئەو ئەیامە تەشریقی پێدەگوت لە سێ ڕۆژەکە لەویش باسمان کە ئێستا دێنە سەری ئەو سێ ڕۆژەش ڕای ڕاجح وایە حرامە تێدا بە ڕۆژی بی لێ ئەوانەی دەڵێن فەئەتبەعا بەمانای تعقیبی مباشر دێتن لە پێنجەم ڕۆژی جەژن دەکات یعنی کە جەژن نەما چارەم یەکەم ڕۆژ کە جەژنە سێم ڕۆژ ئەیام تەشریقن ئەو سێ ڕۆژە لە پاشەوی مباشر پێبی بەڵام حەدیثی ترمان هەیە بە فا نییە بە ثمێ وەکو ئەوەی کە باسمان کرد تەماشای من صام رمضانا ثم أتبعه 6 من شوال فكأنما صام الدهر لە دوای ئەو نەمانجی شەوال 6 ڕۆژ بە ڕۆژی بی
فدەتوانی مباشر پێبی دەتوانی ئەوە کانی کەش پێبی يعني مانج رمضان جشن رمضان يقرأ عفوا من رمضان قربانم لێ تێکرد بس يودي ئەمن لێم تێکرد بوو عفوا فعلا لێم تێکرد لەگەری يعني دەکات دووەم ڕۆژی جەژن دووەم ڕۆژ کرد جەژن رمضان یەک جەژن یەک ڕۆژە کە یەک ڕۆژە ئەو ڕۆژە بە ڕۆژ دەبی زۆرێک لە عولەماکان ئیجتیهادی ئەوەیان کردە فەئەتبەعەه دەکات دووەم ڕۆژ کە جەژن نەما حرمەکە هەستا وانیا حرامەکە هەستا دووەم ڕۆژ پێوی فەئەتبەعەه بە ئەداتی فە کە للتعقیبی مباشرە بەڵام گوتمان حەدیثەکەمان هەیە ثمە بەس شتێکی تر هەیە یعنی پەلەکردن لە کاری خێر بەخۆی یەکێکە لە سنەتی عەلەیهی سەڵات وەسەلام و یەکێکە لەوەی کەوە نصوصی قورئان و حەدیث تەرویجیان پێدایە وانیا السابقون السابقون ئەوانەی پەلە دەکەن وانیا وسارعوا إلى مغفرة من ربكم وسابقوا إلى مغفرة من ربكم يعني لو پەلەکردن لۆ کاری چاک باشە بەڵام مانای ئەوە نییە ئیلا دەبی ئەوە بکەیت دەشتوانی تەئخیری بکەیت ئەو شەو ڕۆژە بەڵام يعني وەکو تەجروبەی حیات خۆمان ئەگەر چەند ساڵێک تەئخیرمان کردبی لە ئاخری گەلێک ناخۆش دەبی ئاخری شەوالکە بە ڕۆژ بدایەتی پێوی زۆر خۆشترە بکاتە ئاخیر نە مەسەلە گەرمیش هەر تەمبەڵ دەبی يعني سبحان الله زۆر ناخۆش دەبی لەسەر زەحمەت دەبی زۆر بە ڕۆژ دەبی احتیاج بەس شەو پێشەمەکان بە زەحمەت پێ دەگیری يعني زەحمەت دەبی دوێ سنين زارم زاري الرجل أخيرا بفرطة وانیا يعني ولا هەر تەجروبەی حیات خۆت کە تەئخیری دەکەی زۆر زۆر ناخۆش أو تشريق أيام التشريق ئەو لە جەژنی قوربان بوو لێم تێکرد بووم لازم بس لو بيدو تشريق ئێستا دێنە سەری ئەو کە دێنە سەری باشە وصوم يوم عاشوراء يكفر سنة ماضية ڕۆژی عاشوراش ساڵێک خوای گەورە لە دەیکاتە کەفارەتی گوناحەکان أي صيام أفضل بعد رمضان قال شهر الله الذي تدعونه محرم إن هذا يوم عاشوراء ولم يكتب عليكم صيامه وأنا صائم فمن شاء صام ومن شاء فليفطر أو روج عاشوراء كم ما قلنا تانينا محرم روجك تخواي قالوا لسري واجب نبون أو حزي ليه باب الرجو بي أو حزيش ليه باب الرجو نبيتن وني علماء مذهب الإمام الشافعي درن سي مرتبة هي عاشوراء أويك سنتي مؤكدة روج عاشوراء بيبي وسنتي قولي عليه الصلاة والسلام فرمي أجر ما صارشتر تاسعش بيدبم كواتا يجبه مؤكد ولا مذهب الإمام الشافعي درن روج يازدمش سنتها كدرن روج يازدم سنتها دليل كان زور بقوانية بلام درن أو كسي كتاسعي بروجو نبو بعاشوراش يازدمي بيبي لبرد بيبي لو خلاف يهود بكاتن لبر أول صيام أكثر الشعبان لا ماجي شعبان عليه الصلاة والسلام زور بروجو دبو داك من عائشة دلتن ما رأيته في شهر أكثر منه شعبانا نمدد عليه الصلاة والسلام ليز مانجيك زيادة بروجو بي لوي كلامانجي شعبان تيدا بروجو دوشم بينشم إن الأعمال تعرض كل اثنين وخميس فيغفر الله لكل مسلم أو لكل مؤمن إلا المتهاجرين فيقول أخرهما عليه الصلاة والسلام فرمول روجي دوشم بينشم أعمال كان برزكرينوا تنها أو كسان نبي كوا جهر بجناح كان يندكن بيان دقوت تأخير بكن للسريان صيام 3 أيام من كل شهر أمرنا رسول الله صلى الله عليه وسلم نصوم من شهر 3 أيام البيض 13 14 15 وقال هي كصوم الدهر تمشي لي رجع قلت من حسنة ب10 أمثالها ويا بعد حسنة ب10 أمثالها بأيام البيض سير رجع ونيا سير رجع بروج بيجا خواي قالوا لي قبول كذا كمان لي رجع عليه الصلاة والسلام ده فرمي بيبن صيام يوم وفطر يوم بروجي بروجك وهروها روجي تشيش بيشتني قال صوم النبي نبي الله داود بروجي بوكو روجي داود عليه السلام ولا تزد عليه قلت يا رسول الله داود عليه السلام قال كان يصوم يوم
يفترى يوما عليه الصلاة والسلام فرمي روجك بروجي أبو داود وروجك ليشكا ساكترين روجو كواتا بجري أو حديثي كسك أجد دائم بروجي بيتن مخالفي سنتي كردوا لبروي عليه الصلاة والسلام ثنائي لسر روجي سيدنا داود كرد هر كسك لو زياتر بكاتن مخالفي سنتي بيغنبر عليه الصلاة والسلام عليه السلام سان روجك هن نهيان ليكراوا لوي تيدا انسان بروجي بيه يكميان هردو روجي جاجن عليه الصلاة والسلام نيكرد ودوميان ايام التشريق لو بيدا قلت التشريق لروجي جاجني قربان حيوان سرد بردري وايا ولا ايام التشريق ايش سرد بردري اضحية وكو اضحية او قوشتا كاتي خوي دماوه مجميده وشتي ولا نبو هرجيريتن او قوشتا تيك دسو تسيان داكر بس شوازك ديان هشتوا كانوا يشرقون اللحمة تحت الشمس تحت أشعة الشمس لبن أشعة الشمس لبن تيشتي الروج قوشتا كان وشك دا كردوا كوشتي عند كردوا أو سي روجناوي لأن لا تشريق لبروا يشرقون اللحم تشريق قوشتي عن وشك دا كردوا بو أيام التشريق لو هري جنونوت فاسد نبي أو قوشتا بلا قوشتا قربانيك لو فاسد نبي تيك نصيب وقرين نبي تن أو عن لذاك زا گۆشتی و شکرای ئێستاشدا هەندێک وڵات هەیە هەمەجارێک لە سوودان یەکێک لە مامۆستانێکە لەگەڵمان بوو دکتۆر شاخەوان کوڕێکی داوەت کرد ئەو کوڕە خەڵکی نایجیریای بوو زۆر فەقیر بوو زۆر فەقیر بوو یعنی تەڵەبەی کاتی خۆیم لە ماستەرە لەگەڵان تەڵەبە بوو کاتێک کە داوەتمان کرد لە سفرەکە دانیش فرمێسک بە چاوی هاتە خوارەی یعنی مش پێمان عەنتیکە بوو گوتی وەڵڵی 2 ساڵە گۆشتم نەخواردیە گۆشت هیچ گۆشتی حیوان و مریشکم نەخواردیە پار جێژنەی ڕەمەزانی ماسیەکم کڕی نیوەم هیچ کردەوە لەو جێژنەی قوربانی یعنی هو واقع گوو لە پێش چاویمە بوو هەر نانمان پێ نەخورا ئەوەی هەمان بوو دامانێ ینی خەڵک وا دەژیان ئەوجا ئێستاش لەو زەمانەش خەڵک هەیە یعنی ئەوا دەژیتن گۆشتی شکردەوە دەیان خوارد شکردنەوەیە لە بەڕۆژە ڕق دەبوو ینی ڕق دەبی دوایە وەچی بامێ هیچ کراوەی خۆمان دوایە خاوی دەکەنەوە تامەچی دەدا بەڵام بەبی چبی لەوانەیەوەچی گۆشت کوارگەکەی زمانی گرانی بی ئەو نییە سيام روش كنهي ليكرا بتنها روجبوني جمعة لا تصوم يوم الجمعة إلا وقبله يوم أو بعده يوم عليه الصلاة والسلام فرموي تنها لروج الجمعة بروج مبنيان روجك لقري لبيشيان روجك لدواتر لقري بروج وهروها إفراد يوم السبت بامان شوا شمو لا تصوموا يوم السبت إلا فيما افترض عليكم وإن لم يجد أحدكم إلا لحى عنب أو عود شجرة فليمضغه تمشى عليه الصلاة والسلام فرموي أجر لروجي شمودا بروج مبن بتنها أجا كسك هيسي نديتوا تنها وشتري أجنبي يعني ودك بيبع لديني لو بروجوني بيتن مخالفة يهود بكاتن تنها روج الشمو بروج النبي النهي عن صيام يوم الشك من صام يوم الذي شك فيه فقد عصى أبا القاسم عليه الصلاة والسلام يوم الشك سروجك یەکەمیان داخۆ ڕەمەزانە یان ڕەمەزانیە تەماشای لەوە خلافە ئایا چ ڕۆژێک یەوم الشەکە هەندێک دەڵێن ئەو ڕۆژەی کەوا مانگ نەدیترا لەوەی ببتە ڕەمەزانیانە کە مانگ نەدیترا بەڵام ئەگەر غوم بوو فإن غم عليكم فأتموا الشعبان 30 ئەوە شک و گومانی تێدا نیە شعبان بووە 30 ئەگەر غوم بوو ئەگەر غوبار بوو ئەگەر هەور بوو بەڵام ئەگەر دنیا صاف بوو بە زمان نەدیترا نازان داخوا هەوەیاننا هەندێک دەڵێن ئەوە یەوم الشەک هەندێک دەڵێن هەردوو ڕۆژ ئەوەی ئاخیریشی کە دەبێتە ئایا ڕەمەزانەیان جەژنەیاننا جەژنەیان ئەوە یعنی لەوێ دەڵێن حەدیسەکەمان نەگوترا ڕەمەزان بکەسی دەڵێ فەئەقدیروا لە تەقدیری بکەن لەوێن دەردا تەقدیرکردنەوە جەبەر چەند مانایەک هەیە هەندێکیان دەڵێ تەقدیرکردن ئەوێ مانگی کامل بکە بیکە 30 ڕۆژ هەندێک دەڵێن نا تەقدیر کە بزانە داخوا چەند مانگ 30 ڕۆژ بووە چکە ساڵی ئیسلامی 2 مانگ 30 ڕۆژە
ئەگەر دوو مانجی پێش خۆی سی ڕۆژبی ئەوەی بکە بیستونەوە فاختلافاتەکان لێرەیە بەڵام قەولی ڕاجح وایە کاتێک غوم نییە دنیا غوبار نییە و کەس مانجی نەدیتیە مانگ نەدیترا ئەتوو بە ڕۆژی بیبەنیەتی ئەوەی برێ ئەگەر ڕەمەزان بوو ڕەمەزان ئەگەر ناببتە سونەت ئەوە فقط عسى أبا القاسم هم مستعدين يستلوا لا مثلا لهوليري وابو شلونش كخم نبو مثلا ترى بەڵێ ئەوە دواتر دێنە سەری ئیشاءالله ڕؤیەی هیلالی بەلەدەک لۆ بەلەدەک هەموو خەڵک متبعن تابعن تێدا یاخود ئەوە هەر بەلەدەک ڕؤیەی خۆی هەیە ئیشاءالله هەربی کوژێنەوە باشترە وەڵام النهي عن صوم الدهر لا صام من صام الأبد ڕۆژونیە لۆ کەسێک کە بە ئەبەدی هەمووی بە ڕۆژ بێ کابرایەکە و لە سوودان پێیان دەگۆ شێخ صادق دیمە شێخ صادق سائیم دیمە ناوی شێخ صادق بوو سائیم دیمەیان پێدەگۆ تاچێکی گەورەی هەبوو خەلاوەکی گەورەی هەبوو یعنی نیمتە جامیعەک بوو زیاتر لە 2000 تەڵەبە لەوێن دەر فێری قورئان و حیفز و ئەو شتانە دەبوون ممثلی ئومەمی متحیدەش بوو لە حقوق الئینسان لە سوودان کابرایەک بوو زۆر خەدوم بوو بەڵام یەک لەو سیفەتانەی ئەوەی بوو بەس دوو ڕۆژی جێژنەی ڕۆژی یەکەمی جێژنەی قوربان ڕۆژی یەکەمی جێژنەی ڕەمەزان بە ڕۆژوو نەدەبوو ئەویت کە بە کامل بە ڕۆژوو دەبوو ئێوە مخالفەی نەسی حەدیسی عەلەیهی سەڵات وەسەلام لەوێن دەرێت سەنائی لە سەسڵمی داود کرد کە ڕۆژێک بە ڕۆژ دەبێت ڕۆژێک پێنابی لێرەش دەڕێتن لا صامە من صام الأبد ڕۆژوو نییە لۆ کەسێک کە دائیم بە ڕۆژ بێ هەموو ڕۆژی بە ڕۆژ بە خۆی خۆی پێ عالیم بوو یەک لەوانە بوو کەەوە یعنی شێخی ئالی تەریقەتی تەسەوف بوو یعنی کابرایەک بوو زیرەکیش بوو بێ زارێکم دیتوە من زیرەک بوو یعنی ئەوە نەبوو برێ وەڵا کابرایەکی جاهیل بی بەڵام ئیشتیهادی وی وا بوو ئەوە ڕیاضەی نەفسە و دەبی وابی لەبەرەوەی قوتبە مخالفەی نەسی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام النهي عن صيام المرأة وزوجها حاضر إلا بإذن ژن دەبێ بە ئیزنی مێردی خۆی لە ڕۆژی سونەت بە ڕۆژوو بێتن بەڵام عولەما دەڵێن ئەگەر مێردەکەی ئەوە نەبوو یعنی ملتەزیم نەبوو کەسێک بوو ئالی دنیا بوو ژنەکە حەقی مێردەکەی بداتن دەتوانی بە ڕۆژ میم ئەوەی حەقی بداتن بەڵام ئەگەر زەرەری بە مێردەکەی دەگەیان نابێتن بە ڕۆژ النهي عن وصال الصوم وصالی سەوم چیە ئیفتار نەکەی ئیفتار نەکەی و دوای ڕاست بە ڕۆژوو بیەوە ئیفتار نەکەی و سحوریش نەکەی یعنی ئەوڕۆ بە ڕۆژی بووی هێوارە ئیفتار نەکەی و ئەوژ نەکەی عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئیاکم الوصال خۆتان دوور بێخنەوە لە وصال قالها 3 مرات إياكم الوصال إياكم والوصال إياكم والوصال قالوا فإنك تواصل يا رسول الله وتاني يا رسول الله أما دبين أتو بروجي إفتارناك سحورجناك ديسان بروج دبيو قال إنكم لستم في ذلك مثلي إيوا وكو منين إني أبيت يطعمني ربي ويسقيني من پروردگار منانم داداو آويشم داداتن ويسقيني فأكلف من الأعمال ما تطيقون إيوا أوان داك عمل بكن أويك لتوانا تانهي تمشك عليه الصلاة والسلام ليركو أنا دارتن خواي پروردگار نانو آوي دايتا من أمقو وكو من نبن أما لآد عليه الصلاة والسلام دري وكو إيوه ويا ما كان محمد أحد من رجالكم لسورة فرقانة كان الرسول يمشي الأسواق وما پیغمبر كانت يأكل الطعام ويمشي في الأسواق بلام سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى أو علاقة بيني أو ما بس من أو لا قرآن ده دلت محمد وكو إيوه سورة كهف آخر آية كان آخرها إنما أنا بشر مثلكم يوحى إلي من بشركم وكو إيوه يوحى إلي وانيا بس بلام تنها وحي إلير كان أجدر أمن وكو إيوانيم كوي توافق كان لنيوان أو آيات أو حديثة لو أنا لروي خوراقدي وما يشوي كمان نكت بلام لير كان دلت تنسى إني أبيت يطعمني ربي ويسقيني
خاص بە پێغەمبەر یەکو شەو نوێژەکەی نامەوەستە پێ دوایە لە ڕووی یعنی کە سیفەتی پێغەمبەر سەلەم کە قووە و ئەوەی ئەو مەسەلە قووەت مەسەلەی قووەت لا چکە کاکە ئەمە لێرکوانەدا ئینەمە ئەنە بەشەڕ مثلکم لێرش دەڵێتن عليه الصلاة إنكم لستم في ذلك مثلي ئێوە لەوەدا وەکو من نین شەو نوێژەکە ماس شەو نوێژ لەسەر فەرز و لەسەر لە ماسوونەتەوە بەڵێ پیازە بێسێ آخر ئەوە مەسەلەی ئەوە عیبادەتکردنێک بوو بەڵام ئەوە لە مەسەلەی لۆژیک لە جەستەی ئینسان ئەوە نان خواردن و ئاو خواردنە کوی لێک بدەینەوە کوی تەوافق بکەین لەبینەوە تەماشای لێرەدا زۆرێک دەڵێن ئەو ئیطعام و ئەو سقایە ئیطعام و سقایەکی حسی نییە خوای گەورە نانی نەدایتێ ئاوی نەدایتێ بەڵام توانە هێزێکی تری دایتێ و ئیشتیاقی شش دایتێ ئیشتیاقی لۆ خۆی دایتێ کە ئاو خواردنی لەبیر کردیان لۆ نمونە ئەو کەسانێک کە لە مەجاری سەحە ئیش دەکەن باشتر دەزانن ئەمە ئێستا نیوەڕۆیە بە ڕۆژینە نانمان نەخواردیە چاوەڕێ دەکەین نان بخۆین سبەی نێژ نانمان نەخواردە زۆر زۆرمان برسیە خەریکەوە قۆڕێ زگمان دێ لە برسان لەو دیویش خەریکە سفرێ حازر دەکەن و ناندا مدرێ و بۆ نوشت دێ و ئەمە زیاتر ئیشتیاقمان لە خواردنەکەیە کو دەمانەوێت بچین لە دەرێت تەقینەوە گڕوو دەدا کە تەقینەوە گڕوودا چێ خواردنی لەبیر دەمینێ حاسەی خواردن نامینێ شایە نەما هەمووی دەڕوا بزانین چ بووە وایە ئاها ئەوە مهتەم بووی بە شتێک کە لەبیرت چوو ئەو زارەیان بە هەمان شێوە وا لۆ نان خواردنەکە دەبتە تەقە و هۆڕ و هەرایەک وە دەزانین وا بەسەریان دادای ترس هادە و زارە لۆمان نەک مهتەم بوون بەوەی بەس بزانم چ ڕوویدا لە دەرێ وا ترس هات دیسان خواردن لەبیر دەچی ئەو زارە لە ئیشتیاق و خۆشەویستی تەماشاکە کابرا چاوەڕێ کەسێکی زۆر حەبیبی و خۆشەویستی خۆی دەکاتن بێتن لە مەتاڕی وا دوو جەم ڕۆیشتێ چاوەڕێ دەکات کاتێک کە کابرا دەگاتەوە دەست لە ملیەکتر دەکەن دەستەوە مەر ئەو زە دەزانین چەندی برسیە بەڵام ئیشتیاقان لەبەوی ئاگای لە خواردن نەما بوو ئەوە با نمونەکی باواقعی بینن لە سوڕەی سەیدنا یوسف کاتێکەوە یعنی حەسەی ئینسان حەسەی خۆی لە دەست دەدا کاتێک مهتەم دەبێ بە شتێکی تر کاتێک کە سەیدنا یوسف لە لای زولەیخایە ژنەکان لۆمەی دەکەن وآتت كل واحدة منهن السكينة ويا يشد سقوشان ذاته أو زادرته وقالت اخرج عليهن فلما رأينه أكبرنه وقطعن أيديهن وقلن حاش لله ما هذا بشرا إن هذا إلا ملك كريم تمشاي بينيني جواني يوسف آقايا لدستيان نما ودستيان دبرن بس جواني كي يوسف اشتياقي أو جنان له يوسفي ئاگیان لە دەستیان نەما وا دەستیان دەبڕن دەستی خۆشیان بڕی هەتا لە کۆتایی یعنی بڕیشیان نەک هەر ئەوە قطعنا ئەیدیە لە کۆتاییش دەدرێن ما بال النسوة التي قطعن أيديهن قطعنا یعنی دەستی خۆیان بڕی بوو ئاگیان لەوەی نەما وا چاقویان لە دەستە و دەستی خۆیان بڕی لەبەر ئەوەی سەیدنا یوسفیان دێت لە جوانی سەیدنا یوسف فلێرە كان عليه الصلاة والسلام چونکە علاقة مباشر تواصل لقى رب العالمين هي خاصة لما جي رمضان جبريل ديتن سيدنا جبريل عليه السلام ديت لي سيدنا رسول الله عليه الصلاة والسلام أو ربط مباشر لقى رب العالمين هي حسي خواردن وطعم وشرب درين للاي أو رنق النمابي هو خواي يقول لوش تعويس كرتو باش تيتر وهذي پیغمبر عليه الصلاة والسلام مش فوق هذي مبولة وانا ولا جستي ولا ما صادقو بنهاد كتاسلي كردي لا روجي اديكو قوتيها بو بس ئەوە دەکەین پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلەم لەمە بەهێزتر بووە لە ڕووی جەستەییەوە لەمە بەهێزتر بووە وایە وەکو ئێمە بووە خواردنی خواردیە و بە ڕۆژ و بووە و هەروە حاجەی کردی و زەواجی کردی و هەموو شتێکی وەکو ئێمە بووە بەڵام لە ڕووی جەستەییەوە لە ئێمە بەهێزتر بووە جەستەی لە ئێمە بەتوانەتر بووە هەتا حەدیثێشترمان هەیە عەلەیهی سەڵات وەسەلام مباشەڕەی زەواجەکانی خۆی دەکرد لە شەوێک دەدەستە لای زەواجەکان لای ئافرەتەکانی بەڵام ئەو لە ئێمە بەهێزتر بوو
لێ نەخۆشیەکەش لە ئێمە قورسترە واجباتش لە ئێمە زیاترە وەکو شەو نێژەکە کە لە سەری واجبە لە ئێستا ئێمە واجب نییە لەبەرەوەی لە ئێمە بێست هەر بە خواردن نەبوو بیان دەشکرێ بەڵێ یەکێشتر لە تەفسیرەکانی تر ئەوەیە خوای گەورە ڕزقی داوە بە شێوازێک ڕزقی داوە غەیبیات ئەمە نازانین کویدایە فکرەوە سەکاوەش پێغەمبەر زەکەیرە کە دەستەکەم مەریەم عەلەیها السەلام دەرێ کە دەبینێ خواردن نەکرێ خۆی گەورە خۆ بە هەبا ئەسژ نردبن نەگە خواردن بەڵام ئەوە یعنی گوتیتان ئینەکە تواصل ئەتوو تەواصل یعنی سەحابە دیتیان هیچی نەخواردێنە لۆی ئەو پرسیاریان لێ کردێ دیتیان هیچیان نەخواردی وتەن یا ڕەسوڵ تو هیچم نەخوارد نە ئیفتارت کرد نە سحور فەرمووی ئەمن وەکوم گۆنی ئەمن خوای گەورە ڕزقم دەدات مەسەلەی ڕۆژی خۆی ئینسان هەم کاتێک کەلایەن طبیەکەی گلوکۆز دەشێتن مەقسەد ویستی نابی نێڕوانەکە نای ناخۆی ئەو گلوکۆز دەشێت لە دەستمی خۆت هەیە گلوکۆزەکە دەشێتەوە بەسێتت ناهێلی یعنی ئەوە ژێک لە ئەوکان مەسەلە لەو پاشلو خۆ بەڕوای شان بەوەی نیە بە پێغەمبەر قسە بە دین ئیسلام نییە بەس دکتۆرەکان وەکو عیلاج لەویان دادنێن بەڵێ لە بەخاتی ئەو شتەی بەڵێ مامۆستاوە بەس بۆ پێغەمبەری مابوو کانی بوو نازانم بەزەوە عليه الصلاة والسلام وابوو أحكام قضاء الصوم قضاء كردني روجو روجو كوب جيردريتو طبعا قضاء رمضان وهروها كفارات لا يجب على الفور فورا لسريان واجبنيا باشا هذه أو جناني كوا عندك قردارن يعني شجوجكي شواليش بيبن بەڵام ناتوانانی قەردەکەش بداتەوە شەوالیش پێ بیت چ بکە لەبەر ئەوەی دەرێ من صام رمضانا ثم أتبعه ئەو ژنە نیەتی وا بووە هەمووی پێبی بەڵام عوزری هەبووە کە پێ نەبووە شەش ڕۆژی شەوالەکەی دەگریت دوای ڕەمەزانەکەی دەگرتەوە وەکەئەنەمە صام رمضان شەوالەکەی دەڕوات یعنی کاتەکەی محدودە بەڵام کاتی قەزا فراوانترە باشە قەڵایەکەشی لێبینی بەبەر ناکەوی نا بەڵام یەک لە تابعیەکان دەرە لە هەردووچی دەبی هەم قەضایە هەم ئەوەیە بەڵام نا من صام رمضانا ثم أتبعه دەبی ڕەمەزانەکە پێبی ئەو تابعی بیتن بەوەی مەسەلەی سنەت و فەرض کۆ دەبتەوە یعنی جەمعی سنەت جەمعی نیەت لە عیبادەتدا هەیە لە هەندێک شت بەڵام لەوەی نا مەسەلەن کابرا کەفارەتی لەسەرا بەڵام ڕۆژی دووشەم و پێنجشەمان پێدەبی هەم کەفارەتەکەی لە سەلاکەت هەم بەڵام هەم اقتیداش بوو بە سنەت پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە دووشەم و پێنجشەمەکەی پێبوو وایە ئەوەیە بەس لێرەدا تەمەشای واجبی قەضائی ڕەمەزان وەختەکەی موەسعە هەتا ڕەمەزانی دابێ لێ هەیە بەڵام سەومی شەوالەکە یەک مانگە لێ ئەو ژنانە شەواڵەکەی پێ بنەوەجە بەرێ کاک عەبدولعەزیز بين ئێستا ئافرەتە چی لە مانگی ڕەمەزان بۆ حەملی هەیە داڵی دەبیتن ئەو منداڵە بڵێن بوو دوایە تەمەن ئەوە جغێرشی دەداتێ ئەو کاتی ڕۆژی لەسەر نییە بڵێن ساری سوڕاوە نەگەیشتۆ ڕەمەزانێ ئەو ئافرەتە پێی نەکرا بە ڕۆژی بوو لەبەر ئەو منداڵەی سەحەتی تەواو ئەو منداڵ هەر شیرە خۆرەش محازەرەکەی دی هاتبووی باسمان کرد گوتمان ئەو کەسانی حامل و مرضیعن قولی ڕاجح وایە تەنها فیدیەکەی دەدەن نا خلافی لەسەر قوتمان قولی ڕاجح وایە لە مەزەبی ئیمام شافعی دەڵێتن ئەگەر ژنەکە لەبەر ترسی منداڵەکەی بوو دەبی فیدیەش بدا و بە ڕۆژش بتەوە ئەگەر لە ترسی خۆی بوو تەنها بە ڕۆژی دەبتەوە ئەوزای خلافات هەیە بەڵام قولی ڕاجح وایە وضیعە هەر جیرایە لەسەری تەنها فیدیەکەی دەداتن بە نونەکی واقعی بینن ژنێک حەملی هەیە کاتێک حەملی هەیە ڕەمەزان دێتن دوایی منداڵی دەبێ و مرضیعە شیر دەداتە مندارەکەی ڕەمەزانی بەسەدادێ ڕەمەزانە چ کەشی بەسەدادێ ئەوە 2 ساڵ وەنیا حەولەینی کامیلەین 2 ساڵ لەبی ڕێداعەبی وایە ئەوە 3 ساڵ دوای منداڵە چکەی دەبی حەملە چکەی دەبی دیسان 3 ساری کە حسێب بکە ئەگە 4 منداڵی بێ ئەوە 12 ساڵ ڕۆژی 12 ساڵی دەکە 12 مانگ 12 مانجی بگرتەوە نا خی گەورە وەضع لەسەری هەگرت بەڵێ
مستحقنا تاسدا ودي بقيتو فيديو لسه مذهب الإمام الشافعي رحمة الله رمضان أو شيشان لسه مذهب الإمام الشافعي رحمة الله بأما خلافة كمان باسكر حفظة كيتر الرأي الراجح إشمان باسكر وثمان خلافة كلا مذاهب كان هي هركسك دليل إخوان هي يعني خلافة كلا مفهومي أو حديثي وهاتوا نوكو برين هركسك دليل يشي متعارض يعني هبي خلافة كلا مفهومي حديثك وريان قلت وثمان لقضاء رمضان بل يجب واجبا موسعا في أي وقت لا تسكاتك بروجو دبي بروجي بي وكذلك الكفارة كفارة جبها من شوية على الفورنية فقد صح عن عائشة رضي الله عنها أنها كانت تقضي ما عليها من رمضان في شعبان ولم تكن تقضيه فورا عند قدرتها على القضاء تمشي ذاك من عائشة لا تسمى رمضاني قضاء رمضاني دايتوا لشعبان شعبان تسمى أنجاك فيش رمضان يعني آخر إمام للصالي دايتوا باشا والقضاء مثل الأداء قضاء وكو أداء بالضبط يعني وكو بمعنى أن من ترك أياما يقضيها دون أن يزيد عليها ويفارق القضاء الأداء أنه فيه تتابع تمشي لا قضاء لا واجب أداء روجا كان لدواي يكن رمضان ونيا أياما معدودات لدواي يقدريا أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر بلام لقضاء دا مفارقيه هي كوا تتابعي تدانيا يعني دتواني لسيك بروشو بي دتواني ليت شيام كيو ما دام قضاء فقال تعالى أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر أي ومن كان مريضا أو مسافرا فأفتر فليصم عدة الأيام التي أفتر فيها في أيام أخر متتابعات أو غير متتابعات على قول الراجح فإن الله أطلق الصيام ولم يقيده وروى الدارقطني تمشى حديث يكمن هي تفسير أو ما زيادة الودكة روى الدارقطني عن ابن عمر رضي الله عنهما أن النبي صلى الله عليه وسلم قال في قضاء رمضان إن شاء فرق وإن شاء تتابع أجل ويستت بل بزياب الرجيبة أجل ويستشد ليش يبدأ وإن أخر القضاء حتى دخل رمضان آخر أجل كابرا روجيشي لسرماء أبو رمضاني بسر هات يعني جنك تعرف بينز روجي لسرماء أبو رمضاني بسر هاتوا صام رمضان الحاضر أو صامت الرمضان الحاضر أو رمضاني كحضوره هي واجب لسري بروجو دبي قضاء كي تأخير دكاتو لباش رمضاني داهاتو أو ذا بيدبتو. إيش كنا بكسري؟ نعم بلام لما زبي إمام الشافعي لقولك ده ضلت تندبي في ديش بدل بلوي صاري بصدى الصورة بلام ما أنزل الله بها من سلطان هيت حديث دليل الشرعي أو بقدنيا بتنها أو يا عندك زار لما زبي إمام الشافعي قواعدي ما زبي إمام الشافعي احتياط داندراوة وزجر داندراوة زجرا لؤوا مثلا دركابة أجر عراقي خواد طلاقي جني خوي طلاق ده طلاقي ده كي زجرا بلام أجا إكراه بناكوي عقوبة يعني زجرا عقوبة ما دام عراقي خواد عراقي خواد عقوبة خوي هي جني قربة صار تبكي يعني لو طلاقي يعني عندك شت هي احتياطا وجلاء زجرا وجلاء إمام الشافعي رحمة الله عليه حكمي باحتياط كده اللي يركو أنا جدا ضريتن أو كسيك صار الرك بروجون نبوده ببارج بدا ما دام أتور صار كامل لبندستي بلو بينو بس بدي اختيارك أنا أعتقد يشكلون أو أنا زود اختيار هشتغل بالسريع يعني أجا عقلي تيج نسوة دبي في دي أبدا باب إنك الرجل بين الجيران بس فقير يجوا باري نبوده تواني في ديجنا ذا لا يكلف الله نفسا إلا وسعها بلا خواجرون ده تكليف اللي ذاك كبير ذكري أفضل يعني قردك هي زوري ونيا أفضل ترونيا أو بلى تبوك باسمك السابق إلى مغفرة من ربكم صندق من معه تابوا في ساحة للعلم كنا نلتقي والحب والإخلاص زاد قلوبنا نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا.